هەڵوێستی بەشێک لە پەرلەمانتاران لەسەر دۆخی ئەمڕۆی کوردستان و خۆپیشاندانەکان و پەخستنی پەرلەمان. جەماوەری ستەمدیدەی کوردستان کە سوکاری سەربەرزی شەهیدان و ئەو گەنجە خەدر لێکراوانەی بەناحەق لە خۆپیشاندانەکاندا و لەسەر داواکردنی مافەڕەواکانیان شەهید کران. خۆپیشاندەرانی ئازیز، ئێمەی پەرلەمانتارانی کوردستان وێڕای سووربوونمان لەسەر یەکدەنگی و بەرگریکردن لە مافەڕەواکانی خەڵکی کوردستان و پێداگریمان لەسەر باشکردنی ژیان و گوزەران و هەروەها چارەسەرکردنی قەیرانی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەم ڕاگەیەنراوە فەرمیە هەڵوێستی خۆمان بۆ ڕای گشتی کوردستان ڕادەگەیەنین. یەکەم، سەرەڕای ئەوەی دەسەڵاتدارانی هەرێم خەمساردن لە چارەسەرکردنی ئەو قەیرانە دروستکراوانەی خۆیان بوونەتە ئەندازیاری دروستکردنی و هەرێمی کوردستانیان نغرۆی کارەساتێکی گەورەی دارایی و ئابووری کردووە کەچی هێشتا بەردەوامن لە برسیکردنی خەڵک و ناشەفافەتی داهاتەکانی نەوت و شاردنەوەی گرێبەستەکان و قاچاقچێتی لە سنوورەکاندا لە کاتێکدا ڕۆژانە گەنجی غەدر لێکرا و بێکاریش بەگوڵە شەهید دەکرێن. دوو، ئێمە دژی تونند و تیژین، بەڵام کە گەیشتە تونند و تیژی خوێنی مرۆڤێکمان زۆر لا پیرۆستر و گەورەترە لە پەنجەرە و دەرگای بارەگایەکی حیزبی و دەبێت بەرپرسانی حیزبی و حکومی بەرپرسانەتر مامەڵە لەگەڵ ناڕزایەکانی شەقامدا بکەن. ئەم خوێن ڕشن و تونند و تیژیە کۆتایی پێبهێنرێت و داواژ لە هێزە ئەمنیەکان دەکەین. خۆپیشاندەرانیش ڕۆڵەی ئەم هەرێمن و ئەو غەدرەی لەوان کراوە و لەسەری دێنە سەر شەقام هەمان غەدر لە ئێوەش کراوە بۆیە لولەی تفەنگەکاندان لە بەرامبەریاندا ڕامەگرن. سێ، داواکارین لە سەرجەم حیزبەکان لەو شار و شارۆچکانەدا کە گرژی و ئاڵۆزی تێدایە بارەگاکانیان چۆڵ بکەن و خۆیان بە دوور بگرن لە ڕوبەڕووبوونەوەی خۆپیشاندەران و نەهێڵن ئاگری خۆپیشاندانەکان زیاتر پەرەبسێنێت. چوارهەم، بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان یاداشتێکە ڕاستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دەکەین بۆ ئەوەی با زووترین کات کۆ ببینەوە و حکومەت بێتە پەرلەمان و هەروەها حکومەت مولزەم بکرێت چاکسازی ڕیشەی بکات لە دۆسیەی نەوت و گەندەڵی و قاچاقچێتی و دۆسیەی باج و کۆمپانیاکاری و چارەسەری ڕیشەی کێشەی موچەی فەرمانبەران و ڕێکەوتنی فیعلی لەگەڵ حکومەتی ناوەند و کۆتایی هێنان بە تونند و تیژی دژی خۆپیشاندەران. پێنجەم، داوا لە خۆپیشاندەران دەکەین شێوازی ئاشتیانە بگرنە بەر بۆ داواکردنی مافەڕەواکانیان وەک چۆن دەربڕینی ناڕەزایی مافێکی پیرۆزە و پشتیوانی داواکانیان دەکەین. داوا دەکەین خۆیان بپارێزن لە تونند و تویژی و سووتاندنی شوێنە گشتیەکان کە موڵکی گشتین. جەماوەری دڵسۆزی کوردستان، بەڵێنتان بۆ دووپات دەکەینەوە. هەمیشە پشتیوان دەبین بۆ جێبەجێکردنی داخوازیەکانتان و هەموو ڕێکارێکی پەرلەمانی و مەدەنی لەم پێناوەدا دەگرینە بەر. بڕیارماندا بەمانگرتن لە پەرلەمانی کوردستان لە پێناو ئامانجی خۆپیشاندەران و چاکسازی گشتگیر و ئەنجامدانی دانیشتنی پەرلەمان لە پشتیوانیکردنی ناڕەزاییەکان بەردەوام دەبین تا ئەو کاتەی ئاسۆیەکی ڕاستەقینە بۆ چارەسەرکردنی کێشەکانی خەڵکی کوردستان دەردەکەوێت و پەرلەمان کارا دەکرێتەوە و کۆتایی بەم دۆخە نەخوازراوە دەهێنرێت. داوا دەکەین سەرجەم پەرلەمانتاران پشتیوانی خواستی دەنگی ناڕەزایی خەڵکی کوردستان بکەن. بەشێک لە پەرلەمانتارانی پەرلەمانی کوردستان 9/12/2020